تۆ باش چۆن باز لە سەردانەکەی پاپای ڤاتیکان نەکرێت بۆ وڵاتی سوید؟ بەڵێ ئەوی ڕاستی بێ بەنێدێکتۆس فرانسیسکۆ کە پاپای ڤاتیکانە و پاپای هەموو کاتۆلیکەکانی جیهانە کە ژمارەیان ملیارێک و 200 میلیۆنە دوێنێ گەیشتە باشووری سوید لەوێ لەلایەن سەرۆکوەزیرانی سوید لەگەڵ چەندین گەورە لێپرسراوی ترێم وڵاتە پێشوازی گەرمی لێکرا هەروەها چەندین و ئەتوانم بڵم بە دەیان هەزار خەڵک ڕژانە شەقامەکان بۆ پێشوازیکردن لە پاپای ڤاتیکان کە ئەمە یەکەم سەردانەتی بۆ سوید لە دوای ئەوەی کە بووە بە پاپای ڤاتیکان. هەروەها ئەمە یەکەمین سەردانی پاپای ڤاتیکانە بۆ سوید لە ماوەی 27 ساڵی ڕابردووە. نووسینگەی ڕۆژنامەوانی سەرۆکوەزیرانی سوید کە لە پەیوەندی بووم لەگەڵیان باسی ئەوەی کرد کە سەرۆکوەزیران لەگەڵ پاپای ڤاتیکان باسی هەژاری کردووە لە جیهاندا، هەروەها باسی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگی سووریا و عێراقی باس کردووە، هەروەها باسییان لەوە کردووە کە چۆن بتوانن کێشەکانی جیهان بە ڕێگای ئاشتی چارەسەر بکەن. ئەوەی کە گرنگە سەردانەکەی پاپای ڤاتیکان بۆ سوید ئەوەیە کە ئەمڕۆ یادی 500 ساڵەی جیابوونەوەی ڕێبازی پرۆتستانتەکانە لە کاتۆلیکەکان کە پێش 500 ساڵ پێشێستا پرۆتستانتەکان جیابوونەوە لە کاتۆلیکەکان. پاپای ڤاتیکان پاپای کاتۆلیکێ، بەڵام بەدەیان هەزار خەڵکی ئەم وڵاتە کە لە ساڵ 96 مەسیحەکانیان پرۆتستانتن ڕژانە سەر شەقامەکان بۆ پێشوازیکردن لیان. هەر ئەمڕۆ لە گەورەترین گۆڕەپانی فوتبۆڵە با بڵین لە شاری مالمە بە دەیان هەزاری تر ئامادە بوون لەو ئاهەنگەیە کە بۆ پاپا سازکرا بوو تا لێدوان بدات دەربارەی یاخود لێدوان بدات بۆ کاتۆلیکەکان. ئەوەی کە گرنگە ئەمە ببوورە ئەگەر یارمەتیم بێ باسی ئەوەش بکەم کە دوێنێ لە کەنیسەی لۆند نوێنەرانی کاتۆلیکەکان، نوێنەرانی پرۆتستانتەکان، هەروەها نوێنەرانی موسڵمانانیش بەیەکەوە لە کەنیسەیە نوێژی ئاشتیان کرد. بەڕای من شتێکی گرنگە کە بتوانن سەرباری جیاوازی. بەڵێ هەڵمەت حسێن پامنێرە ناوختی ڕاستەوخۆ لە سویدەوە سپاس بۆ زانیاری